کردوسان بشاری نەما گوتم لەسەر ئۆتۆمبیلانەی بێسەرەتان وڵی موافقەت یاساییشتان پێ نەبێ قسە ناتوانم کۆمەڵێ مەسوولێ ناویانە ساخیان کردوێتەوە بەسەر خەڵکی فەقیر و هەژارە پارەی خۆیان دەستکەوتووە ئەم جایسە ئەیانوێ گۆزەکە لەسەر فەقیرەکە بشکێنن چیەگری ئەو سیارانە ئەو ڕۆبڕیارە درا ڕاستەخۆ دەستی بەسەر دابژیرێ و دا بخرێنە سەدادە ئایا بۆ شوێ بەری بەس ئەوڕۆپی پێنج گەڵام ئەفرۆشتنی یەک هەفتەیە گەڵام نەفرۆشتە تەسیری نەک لەوان کردووە لەمە شیا کردیە کاکە لە بژێوی ئەو خەڵکەی لەسەر ژیانیان لەسەر ئەو سیارەی بوو پێش دەنگدان ئێستا ژامادەمەوە دوای دەنگدان هاتوو دەڵێ لێتان دەستێن 15 گەڵا زەرەت چی دیوە دیدەمەکات ئەوەی ئۆتۆمبیلەی پێەیە هەم ئاسایشە هەم پۆلیسە هەم پێشمەرگەیە هەم مرورە هەموو ئەو سیارەی کڕیوەتی بە قیس کڕیوەتی بەموودە کڕیوەتی باشم براکەم کوردستان بشاری نەما گوتم لەسەر ئۆتۆمبیلانەی بێسەرەتان وڵی موافقەت یاساییشتان پێ نەبێ قسە ناکەین ناتوانم هەلەیەینەکەیان پێ پرسیگەیان لە قەڵگەکە بدەوە تووشی کێشەیە یەک سەری زەمینیە لێرا پێ و لابە ئێستاگۆ هەمووتان لە زەرەردا بە ناوی خوا هەچیە قسە بکە لێرە یەک تەلەفۆنەوە بڕێڵت نەچی تۆ بەلای قسەکە خۆ عیبار بکەیت و حەزی شێکە وەڵا بمزانی با من لە هەولێر بەرنامەکەم دەکرد نەمزانی ئەو وەسە لێرە وایە ئەخە وەزەکە لە هەولێر بەس قەوم هیچی وای کێنی ئێرە قەینا بەس خۆ با خەڵکەکە قسە بکە خۆ کاک هەر سیارەیەوە نییە مەلی کە سیارە هەیە بە سێ دەفتەرە ڕەقەمی نییە سلام مەزام چوار دەفتەری ئەوتاهۆ هیچی نییە باشە ئێوە بە لە معڕەس قسە مەکەن ئێستا ئێوە لە معڕەس قسە مەکەن یەکێک با لە ماڵەوە باسی دەردی خۆی بکات خۆ لە ماڵەوە نابێ بەخوا بەیانی بانسەکەشکیلا ێراڵەشی ڕسمی موافقەتان من تا 500 موافقەی لەشۆ سەد جار بەرنامەمان کردووە بە موافقەی نەویستەوە بەڕێوەبەراتی ئاسایش سلێمانی موافقەی بێنن تا 500 هەردووچەوە قەدەغەیە من بەڕێوەبەراتیەکەم هەیە تا ئاسایشە چۆ لە ئەمن لە بەڕێز بەڕێوەبەر بەس بۆ هەموو کەناڵێک یان بەس بۆ هەموو کەناڵەکەم پیاوە نەزانن چێ لێرە بوو من ئێستا لە پێشەنگاکانی ئۆتۆمبیلم لە شاری سلێمانی هەوڵمدا نزیک بمەوە لەو پێشەنگانەی کە کڕین و فرۆشتن بە ئۆتۆمبیلە بێسەرەتاکان دەکەن بەڵام هەرکە کامیرەمان هینە خوارەوە لەگەڵ تیمی کوردستان بشار دەست بەجێ چەند کەسێکی کاسبکار نازانیتر چێ بوون گوتیان قەدەغەیە تەسویرکردن و قەدەغەیە باسکردنی ئۆتۆمبیلی بێسەرەتا ئەمە لەلایەن دەستگای ئاسایشەوە ئاگادار کراوینەتەوە کە نابێ باسی ئەم بابەتە بکەن بەڵام لێرە خۆشبەختانە من دوایەوەی چەند شوێنێکم بەسەر کردەوە هەموو ئەو بیر و بۆچوونیان هەبوو هەرچەندە ئێمە دەمانەوێت دەنگی خەڵک بە ڕای گشتی و بە بەرپرسان لە وەزارەتی ناوخۆ و لە حکوومەت هێرێم ڕابگەینین کە بەڕاستی دۆخەکە چۆنە زەرەریان چیە قازانجیان چیە بەشێک لەو کەسانە کە ئێستا لە چواردەوری کامێرەکە بەدەیان کەس وەستاوە بەڵام هەندێک گوتیان ئێمە کاکە قسە دەکەین چکە زەرەرمان بەرکەوت بەڵێ تەشید باشە زەرتان بۆ بەرکەوتووە قوربانشان بەخێر بێن زۆر تاوان ئێمە دەستخۆشی لێەوەکەین ئێوە لە دڵسۆزیە ئەمە کۆمەڵێ خەڵگێ ناویانە مافیا بازرگان مەسوول هەموومان نەزانین لە وڵاتە هاژین خەڵکی فەقیری چی پێ ناکرێ کۆمەڵێ مەسوولێ ناویانە ساخیان کردوێتەوە بەسەر خەڵکی فەقیر و هەژارە پارەی خۆیان دەستکەوتووە ئەم جایسە ئەیانوێ گۆزەکە لەسەر فەقیرەکە بشکێنن چیەگری کابرا بە کریەکاری کڕیوێتی بە شاگردی مەتعەم و یەکێکی وەکو ئێمە بە داماوی کڕیمانە
چۆن سیارە دەسلیمی تۆ وڵای مەگە خوێنەکەم بڕژیتیایە شتی وا چۆنە بێ ئەوە خەیاڵە پێشتر پارە دراوە بەو سارانە بەڵێ داخل عقابی لە خۆ لە ئاسمانەوە بە هەلیکۆپتەر خەڵیان ناوتە خوارەوەکاکە ئەمە هەمووی بە سەیتەرە هاتووە و بە ڕسمی هاتووە و چۆن یعنی تۆ ئاگاو لێ نییە 7,000 ساریەتە وڵاتەوە ئێستا تۆ هاتووە بە ئۆتۆمبیلەکەت دەکەیت ناتوانانی ناچێ بێبگەینەوە نییە قەدەقی کردووە بازارەکە ئێستا بەڵام ئەوەش خەیاڵە بۆ ئەوان نەگەر بڵێن لە خەڵکی سەنین خەیاڵ خەیاڵە ئەوە بە دڵنیایی خەیاڵە ینی چونکە میلەت تۆ من پارەم پیاوە چەند پێدا ئەو بۆی نەکڕیوم ئەو پێی بکرێ دەسە خاتە بینی ئەشخنچێنێ یعنی خەڵکی وڵاتەمی لە کوولە مەرجی ئاژی قسە ماوە خەڵک ناژێرە قسەکە ئێستا ئۆتۆمبیلەکە کڕین و فرۆشتنی پێ دەکرێت کڕین و فرۆشن نەوەڵام بخۆ خەڵەکەمەی کڕیوێتی وەسانێتی زۆری فەقیرە هەر شادووشی لێەوە بەڕێزان بینیتان هەر لەگەڵ ئەوەی کە گفتوگۆمان دەکرد چەند کەسێکی کە خاوەنی ئۆتۆمبیل بوون زەرەریان کرد بوو دڵیان پڕ بووە ئەوەی ببینە حەزیان دەکرد لە ڕێگەی کوردستان بیشتارەوە دەنگی خۆیان بگەینن بە بەرپرسان لە هەرێمی کوردستان بەڵام دیار و ئاسایشی سلێمانی ڕێگری لێکردین نەیهێشت دیدارەکە لەگەڵ شۆفێران و هاوڵاتیان تەواو بکەین ناچارین دەگەڕینە هەولێر لە هەولێر هەوڵ دەدەین بەشێک لە شۆفێران و ئەوانەی کە خاوەنە ئۆتۆمبیلن قسە بکەن و دواترش هەوڵ دەدەین لەگەڵ بەرپرسان لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین بزانین چارەنووسی ئەو هەموو خەڵکە کە بەدەیان ملیۆن دۆلار پارەیان داوە هەر یەکێک بە قەدەر پێویستی خۆی زەرەری بەرکەوتووە بزانین چۆن چارەسەرێک بۆ ئەم دۆخە بدۆزینەوە و دەنگی ئەوان بەڕای گشتی ڕابگەینین. پاشەوەی سلێمانیم بەجێهێشت هاتم بۆ دەڤەری ڕانیە لێرە لە پێشەنگاکانی ئۆتۆمبیل حەزم کرد ئەو پێشەنگایانەش بەسەر کەمەوە بێگومانە ئۆتۆمبیلانەی کە بێژمارن لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بوونی هەیە یعنی لە ناوچەیەکی تایبەت نییە من حەزم کرد ئەم پێشەنگایش بەسەر کەمەوە کە بەشێکی بەرچاو لە کاسبکاران مامەڵە بەو جۆرە ئۆتۆمبیلانە دەکەن ئێوە مامەڵە بەو جۆرە ئۆتۆمبیلان کامەران بەخێر لەسەر چاوم زۆر سوپاس داخەڵ بەخێر لەسەر چاوەکان ئێمە مەعاملە بۆ سیارانە ئاکەین کڕین و فرۆشتنیان پێکەین بەڵام ئێستا بڕیارێک درا لەلایەن وەزیری ناوخۆ و ئەوانەکە بڕیار دراوە ئەو بڕیارە زەرەرمەندی یەک فەقیرە خەڵک تێدا زەرەرمەند بووە لایەنی پەیوەندیدار کە بڕیار دراوە ئێستامە پابندین بە بڕیارەکانی و هەموو خەڵک پابندی یاسایە هیچمان ئەوە نین برین وڵا لە یاسا دەرەچین کوڕی ئەو حکومەتین ئێستاکە ئەو بڕیارە دراوە کا کامەران سیارە هەیە خەڵک کڕیوێتی ئەو بڕە پارەی پێ 50 گەڵای پێ 40 گەڵای پێ 60 گەڵای پێ سیارەی ئای کڕیوە ئەو سیارانە ئەو ڕۆ بڕیارە درا ڕاستەخۆ دەستی بەسەر دابژیرێ و دا بخرێنێتە سەرجادە ئایا بۆ شوێ بەری دەڵێ بی بە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ شوێ بەری بۆ دەرەوەی هەرێمی کوردستان چێ لێ وەردەگرێت چێ لێی دەکرێت لەو فەقیرە 50 وەرەقەی پێکەناوە بەقەل لەو دەلەیەک 1000 قەرز دەست بۆ کردووە ئەو ڕۆژی هەیە لێ بکرێتەوە کەس لێشی بکرێتەوە بازار چۆنێ ئێستا لەگەڵ بڕیارە بازار چی بەسەر بازارەکە ڕاوەستا ئەوەی ئەو سیاران پێ هاتون لێرە بیفرۆشنەوە کەس لێشە ناکرێت هیچ کەسێک ناتوانێت بازار وەستاوە بڵێ بەس دەڵێن سیارەکانتان سەلامەت نییە کاکە جا ئەوە سیارەی مۆدیل بەرزی ژمارەی پێدراوە سیرێکی ئەوە کە بەراوردێکی ئەوەشکە ئەوە چەند سەلامەتر لەوەی بەتانەی پێوە ڕاگری پێشەوەی زۆر بەقەوەتر لەوەی پلێتەکەی زۆر بەقەوەتر لەوەی لەو مۆدیل بەرزەی سەرەقەین پێدراوە باشە تو پێم بڵێ پێشەوەی گفتوگۆتان لەگەڵ بکەم باستان لەوە کردگوتان ئێستاش ئۆتۆمبیل داخلی هەرێمی کوردستان دەبی مۆدیل 2017 2018 لە دەواازەکانی عێراق و هەرێمی کوردستان بێژمارەشن بەڵێ بێژمارەیە سیارە داخل دەبێ هەموو شێوش داخل دەبێ هەموو شێوش سیارەی تازە داخل بودێن بۆ معرەزەکان ئێرە و خەڵک داخلی دەکات هەموو شەوێ ئۆتۆمبیل لە دەواازەکان داخلی لە دەواازەکان داخلی ئێرە دەبێت دێتە ناوڕانیش دێتە ناوڕانی بەڵێ چێ ناو خەڵکی ئۆتۆمبیل بەعزە شخصێکن شەوانە داخل سیارەکان هەر ئەو زۆرە نەیان مۆدیل بەرز 2012 هەیە 11 هەیە
وەنەوشەی 89 هەیە هەیە ئەوانە هەموو هەیە هەیە دێتە هەموو سیارەکەی بڵێ ئەوانەی داهێنێ ئەمە نینە کاکە هەمووی خۆشی دەڕۆشت و کوڕی دەستڕۆشت و کەسی دەوڵەمەندەکان دانهێنن خۆ پێ دوامە نەهێنی پێ دوامارەچەکە نەهێن خۆ ئێستا چێ زەرەر دەکە لەو بڕیارە وەڵای چێ زەرەر دەکە ئەو خەڵکە فەقیرە خۆ من نیمە بەڵام ئەو خەڵکە فەقیرە زەرەر دەکە چێ زەرەر دەکە پێشنیازت چییە ئێستا بۆ لایانی پەیوەندیدار پێشنیازت چییە ینی چ بکرێ باشە پێشنیازم ئەوەیە خەڵکەکە پارەی بە کرێکاری خلکردوێتەوە گونا ئەلی بەگرێت و لێ بسێنی دەکری وانە بەڵێ حال هەیە دەتوانێت حکومەت لە ڕێی بنکەکانی ئاسایشەوە یان لە ڕێی دایری مرورەوە بۆ نمونە ئێستا بنکە ئێرە ئەو سیاران بۆ خۆی تابولیان بۆ بکات تابولیان پێ بدات تێدەگەی تابلوەکان ناو زانیاری لەکنەوە بێ 6 مانگ جارێک ئێستا کۆتان نەکردووە دیەوە باشە توان ڕقمیشان بۆ بکات ئەو ڕقەمەی توان بۆ خۆ بۆیان دروستکات بیان داتێ تێدەگە هەموو زانیارەکان لای خۆی بێ ئەو ساحیب سیارە 6 مانگ جارێک ساڵی جارێک بستۆ بۆ دایری مرور بزان غرامی چەند پێکراوە بیدات یان زەریبەیەکی بۆ دانێن یعنی ساڵانە بیدات باشە چ ئێستا ئۆتۆمبیلانە لێ دەخوڕی بەس خەڵکی فەقیر باس خەڵکی فەقیرە فەقیر باڵە فەقیرە باشە من لە چوارچەوەی گفتوگۆکانم یەکێک لەو برا بەڕێزانم بینی باسی لەوەکە گوتی من پێشمەرگە یعنی ئۆتۆمبیلێکم کڕیوە بە حاڵە حاڵ دەمەوێت چۆی پێ بکەم بەڵام خەریکە ترسم لەوەی لەسەر شەقام وڵی کاکامەرا من پێشمەرگەم باڵێ ئەو پارەم بە چۆرەوەری پەیدا کرد ئەو 50 وەرەقە تا گەشتمە باوەڕ کە پارەم لە ماڵی گرتوتەوە هەتا سیارێکی ئەوە بکڕم فەرمو دەچی ئۆپڵەکی دەکری بە 18 وەرەقام بە ڕێگادا دەڕۆ ڕقەمیشە وڵی بەکەڵک یەکشتینا یان تەگەریشکا بڕ لەو سەنەعانە پڕ لە ئۆپڵ و پڕ لەوەی بابزانم بچۆ سەنەعبزان شاینەکی دەبینی خراپێ ئێستا ژەو سارە داخل دەکرێن لە ڕێگای بەرپرسەکانەوە دەناوەرە ئەم کوڕێک فەقیرم وڵی لە سێتەرەی نەعێشوان پێم ناپەڕێتەوە ئەو دیوی ئەگە بەرپرسیارێک نەبێ چی ئەو سارانە دێنێت باش ئێستا تۆ لی دەخوڕیان ڕادگرت من لی دەخڕم باوەڕ کە پارەم لە ماڵ و منداڵی گرتوتەوە بەس کتومە بگەمە سارێکی هاتچۆی دەوامی پێکوم بێمەوە یەکە و سارەشمە کڕیمە بەس کتومە باکەتی سارەکەم پێ نەبێ هەموو ڕۆژە لە دەوام مەحتەل باشە ئێستا ئێوە لە ڕێی کوردستان بشارەوە گوتان پەیامانەیە دەمانەوەی بیگەینین بەلایانی پەیوەندیدار دەردەکەی ئێوە چۆن چارەسەر دەبی داواکاریتان چییە؟ دەردەکەی ئمە چۆن چارەسەر دەکرێت بنکەی ئاسایشێ پۆلیسەیە بابێن شتێکی بڵاوکەنەوە ئەو سارانە بابێن شتێکیان بۆ دەکەین بە شەرتیەوە 6 مانگ جارێک کاکە 100,000 بدە 200,000 بدە حکومەت بەو جادەیدا دەڕۆی با کامیڕە بیخوێنێتەوە بزانە خەڵکی فەقیریش ڕازێ یان نا. ئەم بەڕێزە دۆلار فرۆشە لە پێشانگاکانی ئۆتۆمبیل لە ڕانیە دەڵێ کاکە ئەم بڕیارەی دراوە دەڵێن ئۆتۆمبیلی بێسەرەتا نەمینێ بازارەکەی منیشی لاواز کردووە تۆ دۆلار فرۆشی بەڵێ ئێمە دۆلار فرۆشین ئەمە پارەکە تقریبا یەک هەفتە دەبیتن ئەمن ئێستا بەس ئەوروپی پێنج گەڵام ئەفرۆشتین یەک هەفتەیە گەڵام نەفرۆشتیە تەسیری نەک لەوان کردووە لەمە شیا کردیە کاکە لە بژێوی ئەو خەڵکەی لەسەر ژیانیان لەسەر سیارەی بوو خەڵک دا سیارەی دەکڕی پارەی پێ بوو کاکە گەڵام دەوێت تەلەفۆنیان دەکردەوە برادرانە داهاتی گەڵات دەدارێت بەڵام ئەو ڕۆی ڕستەکەی مەشیا بڕیوە ئاوە ڕسک بڕینەکە یعنی تۆ دەڵێ ئەمە کاریگەری لەسەر ئابووری خەڵکێکی زۆر دەکات دەڵێ کاریگەری لەسەر ئابووری کرێکاری چاکردی نەکەریم ئەوانە دەی هەر هەمووی سامە پێکەوە مەربوتین کاکە من کە لە ماڵە ڕادێم بە تەمای خوای دەمێرە باگاوان گەڵام لێ سیاری نەفرۆشی چێ گەڵای لە من بکڕی چێ گەڵای بە مەفرۆشی لە دوێنێ من پێست گەڵام مەفرۆشتینە ئەوە ئێستا 500 یەک دەفتەر لە ڕانی ئالواتیە دەوەری ئێستا کابرا 500 دەدەیەوە لە بەرەوەی بفرۆشێ کابرا دەڵێ کاکە بەرە گەڵام بدێ 50 گەڵای 250 ئێستا بازارەکە لاواز بووە هەر 90 بڕیارەکە هەتا سەرێسخان هەڵەیە کە لە بەرژەوەندی ئەو خەڵکەینی ئەو بڕیارەکە درا هەمووی زەرمەندە حکومەتی لە کاتیش لەوانێ بەخۆی زەرمەند بی ئێمە دەڵێن حکومەت بە بیانەوەی ئەلەساس مەرجەکانی سەلامەتی تێدانیا با بێنە من بە بەڵگەوە پێیان دەسەلمێنم ئەو سیارە بۆ نمونە ڤێرسێ 2018 باش ئەوە لە شەریکەی کردراوە بە 0 کیلۆمەتری و ڕقەمیشی پێوەیە بەسەرەتا حکومەت دەڵێ سەلامەت ئەوە سەلامەتەوانە با بێن چوار کسێ کەسیکەی وەکو من بێن لە پێشاوی کامیڕەکەی بەرزی دەکەم و دایدنێمەوە ئەو وەزنی سیارەکەی بابێ کوا بڕاکێتی کوا شانسی مەرجی سەلامەتی هەر تێدانە باش ئەی ئەوە چی تێدایە ئەوە بابێ هەر ئەو دەعامی دەکەمەوە ڕێک دەعامیەکە بە بڕاکێتەکەی و بەستراوە خوا نەخواستە لە گەڵابەشدا هەڵدەبەزێتەوە بەڕەشوتەکە گیانی کەسەکەی دەپارێزێ ئەوە نییە بڵێ قوپێ و تێک قربێ
هەموو دەڵێ بەرمیلە هەر سەوتی ئەوێ ها پێشتر ڕووداوی هاتوچۆ زۆر بۆیان کرد بەڵێ ڕووداوی هاتوچۆ زۆر بۆ ئەوانەی کە بەو ئۆتۆمبیلە بێسەرەتانە تووشی ڕووداوی هاتوچۆ بوون زۆر سەلامەتتر بوون وەک لەوانەی کە ئەوە دەڵێ سەلامەتەوە بەڵێ سەلامەتە ئەو جار ئەوە هەر کێشەی مادی لێ ناکەوێتەوە ئەو قەرارێکی حکومەت داوێتی. طبعا لە نێو هەرێمی کوردستان نزیکەی 7,000 ئۆتۆمبیلی بێسەرەتا هەیە. ئەو ئۆتۆمبیلانەی کە من ئێستا سواری بووم 9 ساڵ زیاتر دەبێت هاتۆتە نێو هەرێمی کوردستان وەکو ئەو کاسبکارانەی لێرە باسی لێوە دەکەن ئێستاش ئۆتۆمبیلەکان لە دەواازەکانی نێو هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان داخلی هەرێمی کوردستان دەبێت واتە لە دەرەوەی بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەگەر هەر ئۆتۆمبیلێک 50 وەرەقە نزیکەی 7,000 دلار زیاتر لە 350 ملیۆن دۆلاری ئەمریکی زیان بە خەڵکی هەژار و کاسبکاری هەرێمی کوردستان دەگات. واتە ئەگەر بێت و ئەو ئۆتۆمبیلانەی کە ئێستا لەسەر شەقامەکانن خوا نەخواستە دام و دەستگاکانی حکوومەت دەستی بەسەردا بگرن ئەوە زیانێکی زۆر بەر هاوڵاتیان و ئابووری هەرێمی کوردستانیش دەگەین. چەند جارێک لە هەرێمی کوردستان بڕیار دەرچوارە ئەو ئۆتۆمبیلانەی کە بێسەرەتان بە شێوەیەک لە شێوەکان ژمارەیان پێدراوە ینی لە زۆربەی شار و شارۆچکەکان ژمارەیان پێدراوە هاتوچۆ دەکەن. ئێستا بەشێک لەو هاوڵاتیانە دەڵێ کاکە من نازانین چۆن ئۆتۆمبیلەکانمان ساختکەینەوە ئەم بەڕێزە کە خاوەنی ئۆتۆمبیلەیە دەڵێ چەند ڕۆژێکە هاتووم بۆ پێشنگاکانی ئۆتۆمبیل دەمەوێت ئۆتۆمبیلەکەم بفرۆشم. کاکە پێش دەنگدانە وعدی کاتیان پێداین کڕیمان ئێستاکانە دوای دەنگدان دڵێتان هەستین بە 15 گەڵامادەم چلێن دەکرێت بە زەرەت کاکە دیفرۆشمان پێش دەنگدان وعدی کارتیان پێ نەدەن کارتی وعدی کارتی یاسایش بەمان مای کڕی ئێستاکانەش دەڵێت دەرگیرە بیان بەرە دەرەوە یێرە ئەو کات کڕی ئەو کات کڕیمە پێش دەنگدان ئێستا ژامادەمەوە دوای دەنگدان هاتوو دەڵێت لێتان دەستێن 15 گەڵا زەرەت چی دیوە دیدێمە کاکەم ئێستا تۆ سیارە دەفرۆشی ئەو سارە دەفرۆشی بە 15 گەڵا زەرەت خواوەشی چی دیوە دیدێمە لەو معرەز هەر چێ دەیەوێ فرۆشیاری با لەو معرەز دەیچەند پیاوێتی چی دیوە دیدێمە ئەوان چ دەڵێ نەیکڕن کۆرە چێ دەیکڕە کاکە خۆ کەس پارەی خۆی لێ چەند نییە ئەو بڕیارێکی دەرخستۆ دەڵێ بێ سەرزادەش دەتگرم سارە لە ماڵەوە یاقلێک دێنێرەکانە بۆ نافرۆش لە سەڵاتە لەسەری نییە. تۆ هاتووی بۆ پێشەنگە بەڵێ دەتێ ئۆتۆمبیل بفرۆشیان بکڕێت من هاتووم ئۆتۆمبیل بفرۆشم و بشکڕم دشکڕێت بەڵێ بڕیارەکەت پێ چۆنە بۆ ئۆتۆمبیلی بێسەرەتا کە دەستی بەسەر وەڵی شتێکی زۆر هەڵەیە ئەو بڕیارێکە دراوە هەمووی فەقیر و هەژار ئەو سارێ پێە هەر کەسێکی ئەو پارەی پێ باە ئەو سارەی نەدەکڕی ئێستا هاتووی بفرۆشی تۆ بەڵام من هاتووم بفرۆشتی کەس ناڵێ بە دینارێک ناکڕێت کەس ناکڕێت کەس ناکرێت ئێستاکانەوە تا 6 وەرەقە پێداوە کەس ناڵێ بە 40 وەرەقە بە 30 وەرەقەش هاتوچۆی پێ دەکەی ئێستا بەردەوام بە سارچوی خۆم پێ دەکەم. کاکە لایەنی پامێک مێ بۆ لایەنی پەیوەندیدارە ڕاستی حەقە بە بڕیارەکەی خۆیاندا بستنەوە لە بەرۆی خەڵکیشی زۆر فەقیر و هەژار زەرمەند دەبێ کاکەمەران خەڵکی فەقیر زەرمەند دەبێ ئێمەش کوڕی ئەو وڵاتەینا ئەگەر بکرێ سارەشی باشتر بۆ خەڵکی کردرا بە خەڵک پێ کردرا بە سارەی باشتری دەکری بازاری ڕقم و بێڕقمەوە هەموو لە مارەزەکان وەستاوە. بە دوای وەڵامێکم بزانم چارەنووسی ئەو ئۆتۆمبیلانەی کە باز دەوە دەکرێت نزیکەی 7,000 ئۆتۆمبیل دەبێت لە نێو هەرێمی کوردستان چارەنووسیان چی دەبێت لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەگەڵ لیژنەی ئەمنی سلێمانی لەگەڵ پۆلیسی هاتوچۆی سلێمانی قسەم کردووە زانیاریان لێوەگرم لە کۆتادا پۆلیسی هاتوچۆی هەولێر ئامادە بوو قسەمان بۆ بکات وتەبێژی پۆلیسی هاتوچۆی هەولێر عقیت هێمن لەگەڵما جەنابی عقیت پێم بڵێ لە هەولێر چ باسە ئۆتۆمبیلی بێسەرەتا چۆن مامەڵەی لەگەڵ دەکەن. کاک کامەران ئێمە لە شاری هەولێردا ئۆتۆمبیلی بێسەرەتامان زۆر نییە بە ڕێژەیەکی وانە بڵێم زۆرە و بۆتە دیاریدا ڕەنگە چەند تاکوتەرە حاڵەتێک هەبێت بەڵام لە شاری هەولێردا ئۆتۆمبیلی بێسەرەتا دەستی بەسەردا دەگیرێت
و ئەوە ئێستایان لە ڕابردوو ئەم شتێکی تازە نییە ئێمە لە مێژە لە شاری هەولێر هەر لە زووەوە چەندین ساڵە هەر کاتێک ئۆتۆمبیلی بێ سەرەتا لە شەقامەکاندا بە بەرچاوی پۆلیسی هاتین چۆکەوت بێ ئەوە ئەو ئۆتۆمبیلانە دەستیان بەسەردا گیراوە و ڕێژەکەشی زۆر نییە و شتێکی تریش هەیە لە دەواازە سنووریەکانیشەوە ئەو ئۆتۆمبیلانەی کە بێسەرەتانە هۆکارچیە بێسەرەتایە هۆکارەکەی ئەوەیە یان کێشەیەکی لە ڕووی هوەریەوە هەیە یان مۆدلەکەی لە کەمترە لەو مۆدلە بەڵام لە سنوورەکانی ئەمە داخل نابێ کە داخل نەبووە کەواتە لە ناوشاریش نیمانە و ئەوەی هەش بێ و بە جۆرێک هات بێتە ناوشاری هەولێر و بەبەر چاوان کەوت بێ ئێمە ئەوانە دەستمان بەسەرداگرتووە باشە بڕیاری وەزارەتی ناوخۆ دەڵێ دەست بەسەرداگرتنی ئۆتۆمبیلانەیە کە بێسەرەتان یعنی ئەم بڕیارە لە کێکەوە دەرچووە لە هەفتەی ڕابردوو مانگی ڕابردوو یان دەمێکە خۆی ئەم بڕیارە لە مێژە هەیە و هەموو کاتێک لە ڕووی یاساشەوە ئۆتۆمبیلی بێسەرەتان نابێ لە شەقامەکاندا هاتوچۆی پێ بکرێ و نابێت جوڵەی هەبێ و نابێ بە بەرچاو بکەوێ بەڵام ڕەنگە لە هەندێک شوێنێک تازە ئەم بابەتە زیندوو کرابێتەوە بەڵام خۆی ئێمە لە شاری هەولێر هەر زۆر لە مێژە هەر کاتێک ئۆتۆمبیلی بێسەرەتا بەرچاو کەوت بێ ئێمە دەستمان بەسەرداگرتووە هۆکارەکەشی ئەوەیە کە ئەم ئۆتۆمبیلانە هەم لە ڕووی کواڵێتیەوە هەم لە ڕووی لایەنی ئەمنیەوە هەم لە ڕووی ئەوەی کە تابلۆیان پێوە نییە ڕەنگە تاوانی پێ ئەنجام بدرێ ڕەنگە سەرپێچی یاساکانی هاتوچۆی پێ بکرێت ئەوە دەبێتە هۆکاری ئەوەی کە لە ڕاوچێش لە ناو خەڵک بڵاو بێتەوە تۆ ئۆتۆمبیلێکی بێژمارە و بێ تابلۆ بێسەرەتا لە شەقام لە پێشت دەڕوات و هەست بە نامورتاحی و نیگەرانیەک دەکەیت بۆیە ئێمە هەموو کاتێک هەوڵمانداوە ئەم جۆرە ئۆتۆمبیلانە ڕێگا پێ نەدەین لە ناو شاری هەولێر بجوڵێنەوە و هاتوچۆ بکەن